خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین تەوەرێکی ترمان گفتوگۆکردنە لەسەر بەڕێوەچوونی فستیڤاڵی یادی 100 ساڵەی خوێندنگەی ئەیوبیە لە شاری سلێمانی بەڕێوەچوو یەکێکە لە خوێندنگە هەرە دێرینەکان کە مێژووی 100 ساڵ تەمەنی هەیە و کام خوێندنگە چەندین نەوە و چەندین جیلی پێگەیاندووە کە توانیویانە دوجاریش ئەوان لەناو کۆمەڵگەیە خزمەت بکەن و بتوانن چێ دەستیان دیار بێ. ئەم خوێندنگەیە بە درێژایی ئەم تەمەنەی توانیوێتی بە شێوازێکی باش سیستەمی خوێندنتیایە پەیڕۆ بکرێت و چەندین مامۆسای بەتوانە و ئەوانەی کە تا ئێستش ئەگەری کوێبیستی من بنخانەنشین بوون لەم خوێندنگایە سەحر هەمیشە یادگاریەکی جوانیان لەم خوێندنگایە هەیە چۆن ئێمە بتوانین ئەم خوێندنگایە هەمووکو ناوەندێکی ئەکادمی هەمووکو شوێنێکی پەروەردەیی هەمووکو شوێنێک کە ئێمە وەکو شاری سلێمانی شانازی پێوە بکەین کە بتوانین 100 ساڵ خوێندنگایە خزمەت بکە ئەی لە ئێستاە ئەم خوێندنگایە تۆن سیستەمی خوێندن بەڕێوە بە لە ڕووی مامۆستا و خوێندکارەوە تا چەند بە شێوازێکی باش ئەتوانە پەیوەندیکی باشیانە بێ و چۆن گرنگی بدرێ بەم خوێندنگایە لە ڕووی نۆژەنکردنەوە بۆ یەکەم خوێندنگایە ڕووکەشێکی تر پیشانی کۆمەڵگا و کەسوکاری خوێندکاران بە بۆی گفتوگۆ لەسەر هەم فستیڤاڵەکە بکەین هەم چالاکیەکان بکەین هەم گفتوگۆش لەسەرەوە بکەین لەم خوێندنگایە ئێستا چۆن خزمەتی خوێندکارەکرێەوە سیستەمی مامۆستاکان و بەڕێوەبەر چۆن لەم خوێندنگایە جێبەجێکرێ میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕۆزا تاهامان کرۆ پێویستیدەری خوێندنگەی ئەیوبیەکە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای میوانە مامۆستا زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوون سەرەتا زۆر پیرۆزباییشتان لێ یەکەین دەستخۆشیتان لێ یەکەین هەم بە ستافی بەڕێوەبەر و مامۆستاکانەوە پیرۆزباییش لە خوێندکارانی ئەو خوێندنگەیەکەین پێمان بڵێ ئەم فستیڤاڵە چۆن ئامادەکاریتان بۆ کردووە چۆن ویستان یادی سەدەیەک بۆ خوێندنگاکەتان بکەنەوە. سەرەتا سوپاسدانەکەم پیرۆزبایی لە خۆم و هەموو ئەو کەسانەکەم کە لەو قوتابخانەیە خوێندویانە مامۆستا بوون بە هەر شێوازێک لە شێوازەکان لەو قوتابخانەیە خزمەتێکیان کردووە و پیرۆزبایی لە شاری سلێمانیەکەم بەڕاستی بووە بە نۆخبە بۆ شاری سلێمانی وەکو یەکەم مەکتەبی بنەڕەتیە کە لە سلێمانی یادی 100 ساڵی کردوێتەوە. ئێمە تقریبا نزیکەی سێ مانگێکە بێ خەریکی ئامادەکارین بۆ ئەم فستیڤاڵە و توانیمانە لەخوا بە زیابێ ئیشێکی باشی لەسەر بکەین. خۆش بن کاتە پێمان بڵێن دوێنێ چیتان کرد بۆەوەی کە لە ئاستی ئەم یادەیە بێت چالاکیەکانتان چالاکیەکانمان سەرەتا وامان کرد هەر وانەیە و ئیشی خۆی بکە لە ڕۆی ئێستا بۆ نمونە وانەی کوردی لە بواری فۆلکلۆر و کەلەپور و خواردنە کوردەواریەکان و ئەو ئیشانی کە لەسەر شاعیرەکان ئەوانە ئیش بکە و عەرەبی عەینەن شت هەرێکە و مۆلک و ڕەسەنایەتی خۆی یاوەتێ بە وانەکان هەمویان ئیشکرا لەسەری بە هونەر و وەرزشیشەوە. باشە مامۆستا ینی هەموو بابەتەکان بەپێی وانەکان جیاتان بەڵێ بەش هەرێکە و ئیشی خۆی پێشکەش کردبوو. باشە هەمووی لەناو خوێندنگاکەیە بەڕێوەچوو؟ بەڵێ هەر هەمووی بەش بۆمان خێمەمان بۆ دانابوون و لەوانەیە ئیشی خۆیان پێشکەش کرد. هەندێک فۆتۆی کۆنیشتان نمایش کردوایە؟ بەڵێ ئەم فۆتانەتان چۆن هێنات لەکوێ دەستان کەوت چی لەخۆگری خوێندکارەکان بوو مامۆستاکان بوو؟ بە شانازیەوە کۆمەڵێکی زۆر باش کەسایەتێکی زۆر باشی شاری سلێمانی لەو خوێندنگەی ئێمە خوێنویانە کە شانازین بۆ ئێمە یەکێک لاوانە مامۆستا برایم ئەحموو بووە کە خوێندکار بۆ لە قوتابخانەکەمان مامۆستا مەحموود زێوەر کوڕی عەبدوڵڵا زێوەری شاعیر مامۆستا ئەحمەد سالار مامۆستا جەمال عەبدول ئەمانە کە نمونەن و چەنەهای تر کە لەم خوێندنگایە بەشدار بوون بە پێویستم زانی خۆم وەکو خۆم هەستان بەوەی کە تۆماری قوتابیەکان دەربێنمەوە سەیری بکەم بڵێم ئێمەش ئەمانەم هەبووە کە پێشتر لێرە قوتابی بوون هەستین وێنەی تۆمارەکانمان دەرهێنایە و ئیشمان لەسەر کرد کۆمەڵێک وێنەی جوانمان پێشکەشکردن هەر وەکو 100 ساڵە 100 وێنەشمان دەرکردەوە لێ. دەستان خۆش بێ بێگومانەمانە هەمووی کارێکن تۆ مێژووی ئەو شوێنە جارێکی تر ئاشناکەی تۆ هەم بۆ خوێندکارانە هەم بۆ مامۆستا بەڕێزانی ئێستا لەوێ دەرسەڵێنەوە هەم بەڵێ زۆر خۆش و ئاهاتن وێنەی خۆیانە بینێ ئەوە منم شانازی بوو بۆ ئێمە. باشە ئەم جۆرە فستیڤاڵە ڕاستە تایبەتمەندی ئەم خوێندنگایە و
و مێژووی ئەم خوێندنگەیە جاریکە زیینەکەیتەوە بەڵام ئەم فیسیڤالە بۆ خوێندکارانی ئێستا چەند زەرورە مامۆسا ئەوان تا چەند لەگەڵ ئێوەیە هەماهنگ بوون کە بۆی بەشدار بن هەمووی کە ئێستا لە دیمەنەکان نایبینین بەجلی کورتیەوە شوێنیان ڕازانەوەەوە خواردنیان ئامادەکردووە بابەتە فۆلکلۆرەکانیان هێناوە دایانناو ئەمە بۆ ئەوان تا چەند گرنگە ئێمە بە پێویست تێزانی سەرەتا سوپاسی دایبابانی مناڵان بکەین بەڕاستی هاوکارێکی زۆر باشمان بوون ڕۆژانە خۆیان ئەهاتن ئەیان و چیتان پێویستە ئێمە یارمەتیتان بین یعنی مناڵمان ئێشتەوە لە کاتێکی زۆر لە قوتابخانە ئەمانەوە بۆ ئەوەی هاوکارمان بن چونکە زۆربەی چالاکیەکان خۆتانەزان گۆرانی وتن مناڵە سێ مێخەک ڕێژ دروست کرا بوو هەر مناڵ بوو ئیشی تیا کردبوو ئەمانە هەویرەمەنیانە کرد ئیشی دەستیان بەڵێ ئیشی دەست هەر لەوانەکانە خۆیانە دەنانەت بیرکاری هەستا بوو ئیشی دەستی خۆی کردبوو ئینگلیزی عینەنشت هەموو وانەکان بنمونە ئاوا ئیشیان کردبوو مناڵیان هێشتبوو ئیشی چاکی لەسەر کرا هاوکاری باشمان بوون فیدباکی کەسوکاری خوێندکاران چی بوو بۆم فستیڤالەیەوە زۆریان پێخۆش بوو زۆر جێی شانازی بوون لەلایەن چونکە ئاڵێن مێژوویەکە دووبارە بوونەوەی نییە نمونە بوو بۆیان بێگومان جا ئێستا بەردەوام ئەم بترێت ئەبێ سیستەمی پەروەردە لەگەڵ سەردەما بڕوە 100 ساڵ ئێوە لێرە خزمەتتان گەیاندووە چی ئەکەن بۆی کە خزمەتەکانتان ئەوەندەی تر جوانتر بێ دەوڵەمەندتر بێ و سەردەمیانەتر بێ بە شانازیەوە ئەیڵێم لە 1925ەوە کە قوتابخانەی ئەیوبیە کراوەتەوە هەتا ئەم دقەیە 1 دقەدا نەبراوە لە پەروەردە بەردەوام بۆ لە پەروەردەکردنی قوتابی خۆی و هەتا ئێستاش ئێمە بەردەوامی لەوەی کە بە نوێترین شێوازی پەروەردە وانە بوترێتەوە سەردەمیانەتر شێواز پێشکەشی قوتابیانەکەین باشە ئەوەی کە من لە دیمەنەکان نایبینم لەگەڵ بەڕێوەچوونی هەموو ئەو چالاکیە جوانانەی کەیەوە ئامادەتان کردبوو پێکمان کۆمەڵە میوانیشتان پانگەشت کردبوو لەوانە خانمی یەکەمی عێراق خاتو شاناس برای محەممەد کە خۆی باوکی وەک ئاماژە پیا خوێندکاری و خوێندنگەیە بوو بەڕێز وەزیر لەوێ بوو کۆمەڵێک بەرپرسان لەوێ بوون ئەمە دەرفەتێکە بۆەوەی کە ئێوە وەکو ستافی بەڕێوبەری ئەو خوێندنگایە لەویە ئەوان پرسیار بکەن کەم و کوڕیەکان چییە چی بکرێ بۆم خوێندنگایە چی بکرێ بۆی کە زیاتر خزمەت گوزاری لەم خوێندنگایە هەبێ هیچ شێوازیشی گفتوگۆ لەم بابەتە هەبوو کە ئەوان بەڵێنتان بنێ یاخۆت کارتان بۆ بکەن شوێنەکەتان باشتر بۆ بکەن بەتەکید ئێمە سوپاسیانەکەین زۆرمان پێخۆش بوو شاناس خان وەکو خانمی یەکەمی عێراق بەشدار بوو لەگەڵمانە و بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئالان هەم ئەیش کۆمەڵێک بەرپرسانی تر هەم لەوێ ئامادەیان هەبوو و سوپاسیانەکەین وتیان کە ئێمە بەسەر چاو چیمان پێ بکرێ یارمەتی قوتابخانەین بەڕاستی لێرە شۆداوە ئەەکەم هەر بەرپرسێک هەر کەسێک بتوانێت قوتابخانەکەمان بۆ نۆژەن کاتەوە چونکە بەڕاستی کۆن بووە 100 ساڵە لەویایە پێویستی بە تازەکردنەوە هەیە قوتابخانەکەمان بێگومان بەوشێ جا ئەم چالاکیانە کە ئێستا ئێمە ئەبینین قسەکەی بەڕێزت دووباراکەمەوتت 3 مانگە سەرقاڵی ئامادەکارین بەڵام بێگومان ئەم 3 مانگە خوێندکارەکان چێژیان وەرگرتەوە پێمە بە ئەمەنێتتر حەزیان بۆ خوێندن تیا دروستە ئایا ئێوە هەر بەردەوامە بن لەوەی کە ئاوا بەم شێوەیە ئیشی هۆنەری زیادەوەی کە وەکووانەیەک هەیە ئیشی دەست ئەم شتانە کە منداڵ واکە حەزی زیاتر بێت لە کەشی خوێندن و پەروەردە هەر ئاوێتەی خوێندنی کەن و لەگەڵ خوێندنەکە ئام ئیشانەر زیاتر گرنگی پێبێن بە تەکید قوتابخانەکەمان یەکێکە لە چالاکترین قوتابخانی کە زۆرترین چالاکی هوەری تێدایە و بەردەوامی شەبین بە زیاترەوە وەکو شتێک ئەڵێ ئەمە ئەبێ بە پشگیری بووت بۆ ئەوەی ئیشی باشتر بکەی زۆر ئیشی باشمان هەیە لە ڕووی هوەریەوە زۆر چالاکن ئەم خوێندنگایە مێژوویەکی وای هەیە و چەندین کەسایەتی بەناوبانگ لەم خوێندنگایە توانیانە سیستەمی خوێندن بەڕێوکەن لە ڕووی ئەوەی کە ئێوە شوێنێکتان هەبێ وەکو مۆزەخانە وەکو کتێبخانە وەکو ئەرشیفکردن بۆی کە بتوان مێژووی ئەم شوێنە بپارێزن کارتان لەسەر کردو بەدەر لە سیستەمی خوێندن بۆ خوێندکاران بەڵێ بە تەکید ئێمە ئەوەی کە هەل ئیشەکانی دوێنێ ئەتوانین وەکو مێژوو هەڵیگرین بۆ قوتابخانەکەمان چەنەها ئیشی کەمان هەیە کە وەکو مێژوو پارێزراوە لە قوتابخانەکەمانە ئەگەر بکرایە شوێنێکمان هەبێ وەکو مۆزەخانە بۆماندا ئەنا بەس بەداخەوە قوتابخانەکە شوێنێکی وای نییە پێویستی بەوەیە کە شوێنمان هەبێ بتوانین وەکو مۆزەخانەیەک شوێنێکی بۆ دانی ڕاستی وەکو مۆزەخانەیەکی شەهانی تۆ بۆن منە کەسێک و گەشتیار تیمێک کە بێنە ئێرەڵین
لەگەڕەوەی مۆزەخانەی سلێمانیمانەیە ئەزانن ئێمە خوێندنگایەکمانەیە ئەوش بۆ خۆی مۆزەخانێ یعنی بەڕاستی وڵی هیوادارین ئەگەر بیر لە بابەتی شواب بکرێتەوە هەم بۆ شوێنەکەی ئێوە جوانتر و پیرۆستر ئەوێ هەم ئەشتوانن ئەو شتانە باشی بپارێزن خۆزگە بمانتوانایەت زۆر پێویستمانە چونکە زۆر بیرمان لێ کردوەوە چەنەها جار باسمان کردووە بەس ئێمە هەر هیچ نەبێ پێویستمان بە ژوورێک هەیە کە ئێمە بیکەین بە مۆزەخانە ئێمە خۆمان پۆلمان کەمە اینجا بتوانین پۆللابی ناکرێ پێویستمان بۆ وێ شوێنمان هەبێ خۆزگە بکرایە کاتل لە پاڵ ئەوەی کە باست کرد پێویستان بنۆژەنکردنەوەی بیناکایە چیتری لە ئێستاە ئەم خوێندنگەیە پێویستە پێویستمان بە ئەو پێداویستیانی کە لە خوێندنا بەکارێت مەبەستی وەکو ژمارە مامۆستا مەسەم مامۆستایەکی تایبەت لە بوارێک تابی پەروەردەی تایبەتمان هەیە ئێمە پێویستمان بە مامۆستای پەروەردەی تایبەتە پێویستمان بە مەجموعەیە شت هەیە کە ڕۆژانە لە بۆ لە بەکار دەهێنرێت لە پێداویستیەکانی خوێندن هەم لە هۆیەکانی فێرکردن پێویستمان پێێتی زۆر سپاس بۆ بەڕێزە سپاس کە لەگەڵمان بووی ئەگەر خاڵێک ئەبینی جێی ئاماژەیە بە پێویستی ئەزانین لە گفتگۆکەمانە باس نەکراوە فەرموو من سوپاسی کورسات ئەەکەم بەڕاستی هاوکارێکی باشمان بوون ئەم فترەیە هەم لە ڕووی ئەوەی راپۆرتێکی زۆر جوانیان کرد لەسەر قوتابخانەکەمان دەستخۆشیان لێ ئەەکەین سوپاسی هەموو ئەو کەس لایەنانە ئەەکەین کە هاوکارمان بوون هەم لە دایک و باوک هەم لە هەر ئەوانی لە دەرەوە هاوکاری قوتابخانە بوون هەم لە ستافی قوتابخانە و سوپاس ئەەکەین ئەگەر هاوکاریمان بکەن بۆ قسەکردنەوەی قوتابخانەکەمان سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەش ئێمەشی وادارین کە بتوانن بە ئەو کەسانەی کە سەردانی فستیڤالەکان کرۆ لە نزیکۆ خوێندگاکەیان بینیوە کە ئەمە مێژوویەکە بۆ شاری سلەیمانیە بۆ کەسمانیە بەدەر لەوەی کە هەمووی تایە خوێندوێتی و ئێستاش خوێندن تایە بەردەوامە لە هەمووی گرنگتر نۆژەنکردنەوەی خوێندنگاکەیە بۆ یکەم شوێنەمان بمێنێ لە هەمووشی گرنگتر ئەم خوێندنگایەکو مۆزەخانەیەک سێری کەنج کە تەمەنێکی هەیە وەجارێکی تر پیرۆزباییتان لەکەین پیرۆزبایی لە خەڵکی شاری سلەیمانیەکەین پیرۆزبایی لەواناکەین کە ڕۆژێ لەوە ئەلفوبەیەک فێر بوون هیوادارین کە ئێوەش بەردەوام بن لە خزمەتەکانتان بە خوێندکاران بۆی ئەم خوێندنگایە بێتە شوێنێکی پیرۆز بەڕاستی بۆ ئێمە و بۆ هەموو ئەوانشی کە تیان خوێندەوە زوبارە سپاس بۆ ئێوە دەستەخۆش